تایبەتی لە دو ئایا خوێن لە میزدا هەبێت نیشانەیە بۆ بوونی بەردی گورچی لە ئەم نیوەشەوە ئەم کۆکە چیەوە ئەم دروست بوو؟ با لە ChatGPT بپرسە بزانم کێشەکە چییە. سڵاو لە تۆش سەلامەت بێت. من پزیشک نیم، ئەتوانی سەردانی کلینیکی شەوان بکەی. کاکە من کاتژمێر 11 شەوە پزیشک لەکوێ بێ بەم کاتە؟ بەڕێزم پزیشک لە تاوەری تەندروستی سمارت هەیە، کلینیکی شەوان، پزیشکی پسپۆرەکانی قورگولووت و گوێ، هەناوی، کورچیلە، مناڵان، ژنان و مناڵبوون، تیشک و سۆنەر لە کلینیکی شەوانە دانیشن. دوانی سەردانیان بکەی بۆ چارەسەری کێشەکەت. ئەرە بێزار نەبووی سەیری ئەم هەموو ڤیدۆیە بکەی، بەس خەریکی ڤیدۆ لابردنی لە فەیسبووکەوە بۆ ئینستا، لە ئینستاوە بۆ تیکتۆک. مەلت ئازاری هەیە، چاوت کەس بووە، پشتت ئازاری هەیە، دەوازی لێ بێنە و 1 دقە لەگەڵ منابە بۆی زانیاریکی زۆر باشت پێ بڵێ. تۆ یان کاسبی یان دەوامێکت هەیە و لە شوێنەکەی ڕۆژانە ئەگەر بێت و بەیانەکەی ئازارێکت هەبێ یان کێشێکی تەندروستی بۆ خۆت و ماڵەوەتان دروست بێ، دوور بێ لە ئێوە، ئەتوانی سەردانی کلینیکی بەیانیان بکەی لە تاوەری تەندروستی سمارت. ئێمە لێرە پزیشکی پسپۆڕی، ژنان و مناڵبوون، مناڵان، ئێسک و شکاوی، هەناوی، گورچیلە، تیشک و سۆنەر، قورگولووت و گوێ تەواوی ئەم پسپۆڕیانە دانیشن. ئەگەر بەیانەکەی پێت نەکرا بەهۆی ئیشەوە دوانی وەڕۆکەشی لەبەرەوەی زۆر مەشغوڵی خەریکی کەسابەتی و یاڕەبی لەشە ساغ بێ پێت نەکرا سەردانی دکتۆر بکەی، ئێمە چارەسەری سێمان لە تاوەری تەندروستی سمارت بۆ ئێوەی بەڕێزداناوە. ئەویش کلینیکی شەوان لە تاوەری تەندروستی سمارت هەیە کە پزیشکی پسپۆڕی، ژنان و مناڵبوون، مناڵان، هەناوی، گورچیلە و میز و میزەڕۆ لەگەڵ تیشک و سۆنەر، قورگولووت و گوێ. ئەگەر ئێوە دوور بێ لە ئێوەی بەڕێز و خانەوادەکەتان کێشێکتان هەبوو، ئەتوانن ئەو کاتەیە سەردانمان بکەن. یاڕەبی هەمیشە لە ساغ و تەندروست بن. ئومێ دەکەین سوود لە کلینیکی شەوان ببینن لە تاوەری تەندروستی سمارت. سمارت وەرچەرخانە.